گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان بەرزبوونەوەی چڕی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ئێران و کوردستان و بە ئامانجگرتنی ژێرخانە سەربازی ئەتۆمیەکان هاتنی لافاو لە پارێزگای ئیلام و خراپی دۆخی ژیانی هاووڵاتیان درێژەی شەپۆلی دەست بەسەرکرانی هاووڵاتیان لە ئێران بەرزبوونەوەی ڕێژەی زیانەکان بە ژێرخانە گشتیەکان بەهۆی هێرشە ئاسمانیەکان لە ئێران و ئامادەکاریە سەربازیەکانی ئەمریکا و ناردنی کەشتیە جەنگیەکان بۆ ناوچەکە. درێژەی هەواڵەکان بەرزبوونەوەی چڕی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ئێران و کوردستان و بە ئامانجگرتنی ژێرخانە سەربازی و ئەتۆمیەکان ڕۆژی ڕابردوو لە درێژەی هێرشەکان بۆ سەر پێگەکانی ڕژیم هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئێران و کوردستان چڕتر بوونەتەوە و ژێرخانە سەربازی و ئەتۆمیەکان بوونەتە ئامانجی سەرەکی. بەپێی راپۆرتە بڵاوکراوەکان ڕۆژی ڕابردوو چەندین ناوچەی گرنگ لە ئێران و کوردستان بوونەتە ئامانجی هێرشە ئاسمانیەکان کە لەوانە ناوچەکانی سنا، ورمێ و کرماشان لە کوردستان و هەروەها شارەکانی یەزد، ئەراک، پارچین، ئەهواز، دیسفول و فارسان هاوکات ناوچەی کوهکیش کە پەیوەندی بە بنکەی بەرگری سایبری سوپای پاسدارانەوە هەیە کراوەتە ئامانج. ئاماژە بەوە دەکرێت کە هێرشەکان تەنها لە چوارچێوەی هێرشی سنوورداردا نەماونەتەوە بەڵکو بە شێوەیەکی فراوان ژێرخانە سەربازی و ئەتۆمیەکانی وەک کارگەکانی پەیوەندیدار بە پرۆسەی پتاندنی یۆرانیۆم لە یەزد و ویسکەی ئاوی قورس لە عێراق کە نیشانەی ئاراستەکردنی هێرشەکان بۆ سەر توانە ستراتیژیەکانی کۆماری ئیسلامی گرتووەتەوە. لە هەمان کاتدا راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە هێرشەکان بە بەشداریکردنی ژمارەیەکی زۆر لە فڕۆکە جەنگیەکان ئەنجام دراون کە بە شێوەیەکی هاوکات لە چەندین ناوچەدا بەکارهێنراون. ئەمەش ئاماژەیە بۆ هەواڵێکی ڕێکخراو بۆ تێکشکاندنی ژێرخانەکانی بەرگری و پیشەسازی سەربازی کۆماری ئیسلامی. هاتنی لافاو لە پارێزگای ئیلام و خراپی دۆخی ژیانی هاوڵاتیان ڕۆژی ڕابردوو بەهۆی بارانی بەخۆڕ لە پارێزگای ئیلام لافاو لە هێندێک ناوچە هەستاوە و بۆتە هۆی تێکچوونی بەشێک لە ژێرخانە بنەڕەتیەکان و ئاڵۆزبوونی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان. بەپێی راپۆرتەکان بارانە بەردەوامەکان بوونەتە هۆی هەستانی لافاو لە ناوچەکانی وەک شیروان کە بەهۆیەوە گازی گوندەکان بڕاوە و هەروەها زیانێکی بەرچاو بە کشت و کاڵی ناوچەی دێلۆران گەیشتووە کە بەپێی هێندێک هەڵسەنگاندنی زیانەکان دەگەنە دەیان ملیار تمەن. لە هەمان کاتدا بەردەوامبوونی باران و مەترسی لافاوەکان نیگەرانی زیاتری سەبارەت بە ئەو ناوچانە کە توانای وەڵامدانەوەی خێرایان بە قەیرانەکان نییە دروست کردووە. درێژەی شەپۆلی دەست بەسەرکرانی هاووڵاتیان لە ئێران لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی کەشی توندی ئەمنی لە شارەکانی ئێران ڕێژەیەک گوشار بۆ سەر هاووڵاتیان و دەست بەسەرکردنیان بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە و هەواڵەکان ئاماژە بە فراوانبوونی ئەم شەپۆلە دەکەن. بە پێی زانیاریە بڵاوکراوەکان لە ڕۆژانی ڕابردوودا دەیان هاووڵاتی لە پارێزگاکانی خۆزستان، کرمان و ئەردەبیل بە تۆمەتی جۆراوجۆری ئەمنی دەست بەسەر کراون. ئەمە لە کاتێکدایە کە ژمارەیەکیان بە تۆمەتی پەیوەندی بە میدیای دەرەوە یان ناردنی وێنە و زانیاری دەست بەسەر کراون و هێندێکیش بۆ زیندانەکان و لەوانە زیندانی خۆڕین گواسراونەتەوە. بەپێی راپۆرتی گەیشتوو بەشێک لە ئەو کەسانەی دەست بەسەر کراون تەمەنیان لە 20 ساڵ کەمترە و لە بەندە تاکیەکاندا بە دوور لە چاودێری ئاشکرا ڕاگیراون و لە مافی پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. بەرزبوونەوەی ڕێژەی زیانەکان بە ژێرخانە گشتیەکان بەهۆی هێرشە ئاسمانیەکان لە ئێران لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ درێژەی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئێران ژێرخانە مەدەنی و خزمەتگوزاریە کشتیەکانیش بوونەتە ئامانج و زیانێکی فراوانیان پێگەیشتووە کە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان هەیە. بەپێی زانیاریە بڵاوکراوەکان هەزاران بینای نیشتەجێبوونی هاوڵاتیانی مەدەنی لە شار و ناوچە جیاوازەکاندا
زیانیان پێگەیشتووە. هەروەها ژمارەیەکی بەرچاو لە ناوەندە تەندروستیەکان، قوتابخانەکان و دامەزراوە خزمەتگوزاریەکانیش لەم هێرشانەدا تووشی زیان بوون. بەپێی راپۆرتی گەیشت و ئەم زیانانە تەنها لە چوارچێوەی زیانی مادیدا نەماونەتەوە، بەڵکو بە شێوەیەکی ڕاستەوخۆ و کاریگەریان لەسەر سیستەمی تەندروستی، پەروەردە و خزمەتگوزاریە بنەڕەتیەکان داناوە کە دەتوانێت بێتە هۆی قوڵبوونەوەی قەیرانی مرۆیی لە ناوچەکاندا. لە هەمان کاتدا راپۆرتەکان باز لە زیان گەیاندن بە ئامرازەکانی ڕزگارکردن و گواستنەوەی برینداران دەکەن کە ئەمەش توانای وەڵامدانەوەی خێرای دامەزراوەکانی فریاکەوتن کەم دەکاتەوە و دۆخی مرۆیی ئاڵۆزتر دەکات. بەردەوامی پشڕانی هێڵی ئینترنێتی نێودەوڵەتی لە ئێران بەپێی راپۆرتەکان لە درێژەی ئاڵۆزیەکانی شەڕ و بەرزبوونەوەی کەشی توندی ئەمنی دەست ڕاگەیشتن بە ئینترنێت لە ئێران بە شێوەیەکی بەرچاو کەم بووەتەوە و هەواڵەکان ئاماژە بە گەیشتنی بۆ نزمترین ئاست دەکەن. بەپێی داتای بڵاوکراوە ڕێژەی دەستڕاگەیشتن بە ئینترنێت لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا بە شێوەیەکی کتوپڕدا بەزیوە و تەنها بەشێکی کەم لە هاوڵاتیان پەیوەندیان بە دەرەوەی وڵاتەوە هەیە. دۆخێک کە بە واتای پشڕانی بەشێکی زۆری پەیوەندیە دیجیتاڵیەکان لە ناوەوەی وڵاتدایە، ئاماژە بەوە دەکرێت کە لەگەڵ ئینترنێت هێڵەکانی تەلەفۆنی موبایل بە شێوەیەکی بەرچاو سنووردار کراون کە ئەمە بۆتە هۆی پچڕانی پەیوەندی ملیۆنان هاوڵاتی لەگەڵ یەکتر. لە هەمان کاتدا ئەم دۆخە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر گەیاندنی زانیاری و توانای هاوڵاتیان بۆ ئاگاداربوون لە ڕووداوەکان داناوە. هێرشە موشکیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر وڵاتانی ناوچە و بەرزبوونەوەی ئاڵۆزیەکان لە کەنداو. ڕۆژی ڕابردوو لە درێژەی فراوانبوونی شەڕدا هێرشە موشکیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر وڵاتانی ناوچەکە بەرزبوونەتەوە و ئاڵۆزیەکانی کەنداو گەیشتونەتە ئاستیکی نوێ. بە پێی دوایین راپۆرتەکان لە شەپۆلیکی نوێ هێرشەکاندا ناوچە و بنکە گرنگەکان لە وڵاتانی عەرەبستانی سعودی و بەحرین بوونەتە ئامانج کە بەهۆیەوە زیانی مادی و ئاگرکەوتنەوە لە هێندێک شۆن تۆمار کراوە. لە کاتێکدا باس لە هێرش بۆ سەر هێندێک بنکەی سەربازی پەیوەندیدار بە هێزە ئەمریکایەکانیش دەکرێت، لە هەمان کاتدا راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە گەروی هورمزدا هێرش بۆ سەر کەشتیە بازرگانیەکان و هەڕەشەی ڕوبەڕووبوونەوەی هەر جۆرە هاتوچوویەکی دەریایی زیادی کردووە کە ئەمە نیگەرانی گەروی ببورن کە ئەمە نیگەرانیکی گەورەی سەبارەت بە ئاسایشی ڕێڕەوی بازرگانی نێودەوڵەتی دروست کردووە. کوژرانی چەندین ئەندامی سوپای پاسداران لە بەیروتی لوبنان. بەپێی راپۆرتەکان لە درێژەی هێرشە ئاسمانیەکان لە ناوچەکەدا شاری بەیروت بۆتە ئامانجی هێرشێک کە بەهۆیەوە ژمارەیەک لە ئەندامانی سوپای پاسداران کوژران و ئاڵۆزیەکانی لوبنان قوڵتر بوونەتەوە. بەپێی راپۆرتەکان لە ئەنجامی ئەم هێرشەدا 6 ئەندامی سوپای پاسداران کە ناوەکانیان بریتین لە سەید محەممەد ڕەزا موسەوی، عەلی ڕەسا بێئازار، مەجید حەسەنی کەندەسەر، حسین ئەحمەدلو، ئەحمەد ڕەسوولی و ئەمیر مرادی کوژراون. لە هەمان کاتدا ئەم ڕووداوە دەتوانێت ببێتە هۆی زیادبوونی توندوتیژی و هەڵکشانی ڕوبەڕووبوونەوە لە ناوچەدا، بە تایبەتی لە کاتێکدا کە لوبنان بەهۆی بوونی هێزە پەیوەندیدارەکان بە کۆماری ئیسلامی و گروپە چەکدارەکان بەشێکی گرنگی ئەم ئاڵۆزیەیە. ئامادەکاریە سەربازیەکانی ئەمریکا و ناردنی کەشتیە جەنگیەکان بۆ ناوچەکە. بەپێی راپۆرتی گەیشت و لە درێژەی هەڵکشانی ئاڵۆزیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمریکا هەنگاوەکانی خۆی بە مەبەستی بەهێزکردنی ئامادەکاریە سەربازیەکان لە ناوچەدا زیاد کردووە و هەواڵەکان ئاماژە بە ناردنی هێزی دەریایی دەکەن. بەپێی راپۆرتەکان کەشتیەکی گەورەی فڕۆکەی هەڵگر بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەوانە کراوە کە بە بنکەیەکی ئاسمانی گەڕوک ناسراوە و توانای هەڵگرتنی ژمارەیەکی زۆر فڕۆکەی جەنگی هەیە. لە کاتێکدا ئەم هەنگاوە بەشێکە لە پلانی فراوانتر بۆ پشتگیری ئۆپراسیۆنەکان لە ناوچەدا. هەروەها 2 ناوشکێنی موشکی ڕێنمایی کراوە و هەروەها کەشتیکی جەنگی دیکە لە ماوەی ڕابردوودا بەرەو ناوچەی ڕۆیشتون کە ئاماژەیە بۆ هەوڵێکی ڕێکخراو بۆ بەهێزکردنی توانای هێزە دەریایەکانی ئەمریکا. بە ئامادەی ئیمارات بۆ بەشداریکردن لە پاراستن و کردنەوەی گەروی هورمز.
بە پێی دوای نزانیاریەکان ئێماراتی یەکگرتووی عەرەبی ئامادەی خۆی بۆ بەشداریکردن لە هەوڵە نێودەوڵەتیەکان بۆ پاراستن و کردنەوەی گەروی هورمۆز ڕاگەیاندووە. بە پێی راپۆرتی گەیشت و ئەبوزەبی بە هاوپەیمانی ڕۆژئاواییەکانی ڕاگەیاندووە کە ئامادەیە لە چوارچێوەی هێزێکی تایبەتی دەریای نێودەوڵەتیدا بەشداری بکات بۆ دڵنیابوونەوە لە بەردەوامی بوونی هاتوچی ئاسایی لە گەروی هورمۆزدا. شایانی باسە کە ئەم هەنگاوە لە کاتێکدا ئەنجام درراوە کە نیگەرانیەکان سەبارەت بە دابەشبوونی ئاسایشی دەریایی لە کەنداو زیاد بووە و ڕێژەی هێرشەکان بۆ سەر کەشتیە بازرگانی و نەوتکێشەکان بە شێوەیەکی بەرچاو بەرزتر بووتەوە. لە هەمان کاتدا ئەم ڕوونکردنەوەیە نیشانەیەک گۆڕانکاریەک لە هەڵوێستی وڵاتانی کەنداوە کە بە شێوەیەکی زۆرتر ئاراستەی بەشداری ڕاستەوخۆ لە پاراستنی ئاسایشی ناوچە دەبن. دوا هەواڵمان سەبارەتە بە دەستپێکردنی هێرشەکانی یەمەن بۆ سەر ئیسرائیل. بە پێی راپۆرتەکان حوسیەکانی یەمەن بە شێوەیەکی فەرمی چوونەتە نێو شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە و ڕایان گەیاندووە کە یەکەم هێرشیان بۆ سەر ئیسرائیل ئەنجام داوە. بە پێی دوایین هەواڵەکان لە چوارچێوەی ئەم هەنگاوەدا چەند موشکی بالیستیک بەرەو ئامانجە سەربازی و هەستیاریەکان لە ناوچەی باشووری فەلەستین هاوێشراون کە بە وتەی لایەنی هێرشەکان ئامانجەکانیان پێکاوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەم هەنگاوە هاوکاتە لەگەڵ هێرشەکانی ئێران و هێزە هاوپەیمانەکانی کە نیشانەی هەوڵێکی هاوبەشە بۆ بەرزکردنەوەی گوشار لەسەر ئیسرائیل. لە هەمان کاتدا حوسیەکانی یەمەن ئاگاداریان داوە کە ئەم هێرشانە بەردەوام دەبن تا کاتێک کە شەڕەکە کۆتایی پێبێت کە ئەمە نیگەرانیکی نوێ سەبارەت بە درێژبوونەوەی شەڕ و گواستنەوە بۆ مەیدانە نوێیەکان دروست کردووە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.